ئێمە وەکو براندی خەرپانی سەرەتا ماوەی دو سێ ساڵە دەستمان کردو بە شێوەی براندین ئیشەکەین بەرهەمەکەمان سەدا سەدی خۆماڵین ئەگەر خۆماڵیش نەبن یعنی هی باخی خۆمان و بەرهەمی خۆمان نەبێت لە شوێنە دراوسەکانیان ئەکڕینەوە یانیش لە ئەو کەسانی کە سێقە پێکراون ئەیان هێنیان ئەیان کڕینیان بۆ ئەوانی ئەفرۆژین بەڵام بە پاکێجین و ناو لۆگۆی خۆمانەوە بەرهەمەکانی دەرەوە عادەتەن هیچ شوێنە بەتایبەت دراوسەکانمان وەکو ئێران و تورکیایان وڵاتەکانی دەرەوە نرخیان هەرزانترە ئەوش لە بەرەوەی شتەکانیان هیچ کوالەتی نییە یانیش ماوەدی حافیزەی تێئەکرێ زیانێکی ئەوەیە کە نرخی هەرزانترە خەڵکیش زیاتر سەرنجی بەلای شتی هەرزان و کەم نرختر ئەڕۆت ئەو کاتە زۆر سەرنج ناخەنە سەر شتێک کە خۆماڵی بێت بەڵام نرخی گرانتر بێت ئەگەر بڵێت نەڵێت بەرشتی خۆماڵی گرانترە تا حەدێک چونکە ماندووبوونی زۆری ئەبێ ئەو شتە بۆ نەگەر باخێک بێت ئاو دێرانی ئەوێت کرێکاری ئەوێت یعنی کۆمەڵێک شتی زۆر زۆری ئەوێتە تاوکو ئەو بەرهەمەمان دەست بکەوێت بۆی نرخی گرانترە زیانەکەشی زیاتر ئەوەیە کە شتەکان هەرزانترن لەسەر ئێمە بەڵام بۆ خەڵکی بۆ لایانی تەندروستی زەرێری زۆر زۆرە ئێتر خەڵکیش خۆی ئازادت چێڵە بژێرێ بەڵام بەڕای من خۆماڵێکە بێ باشتر هەمیش بۆ لانی بازاڕی ئێمە هەمیش بۆ خۆیان ڕۆنی کوردیمان هێناوە هەنگوینمان هێناوە گوێزی هەورامانمان هێناوە کەشکمان هێناوە برنجی کوردیمان هێناوە هەموو شتە کوردەوارەکانمان هەنجیر و تو ئەم شتانەمان هێناوە لەخوا بەزیابێ ئەم ساڵ لە هەموو ساڵێ باشترە ڕەواجی نانی خواستی زۆر لەسەرە ڕۆنی مەڕ ساڵانە زۆر زۆر بوو ئێستا کەمترە بە حکومیەوەی لەوەڕ نەبووە وشکە ساڵی تەسیری زۆرە بەڕاستی لە ئێستاە مەوادی حافیزە ئەم مەوادانەی کە بوون منە لە دەرەوە دێت قسەی زۆر زۆر لەسەرەکرێت و پزیشکەکان قسەی زۆری لەسەر دەکەن ئاڵێن دەبێتە هۆی نەخۆشی بۆن منە دوێنێشەوە ئامارێک ڕاگەنرا کە نەخۆشخانەی هیوا 900 نەخۆش ڕووی تێ کردووە بۆن منە ئەو ئامارانە ڕووی لە زیاتر کردووە من لێرەوە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەرمیان بە تایبەتی دەکەم هەوڵ بدەن ئەو بەرهەمانەی خۆمان بەکارهێنین بۆ خواردن و هەروەها ئەنسوورێتێکی ئەوەمانتیا بێ وەکو وڵاتانی تر گرنگی بە خواردنەکانی خۆمان بدەین چونکە وڵاتان ئەوەی دەیبینین ئەنسوورێتێکی زۆر زۆریان هەیە بۆ خۆیان لە هەموو ڕۆکانەوە گرنگی بە بابەتی خۆیان بە فرۆشتنی بابەتی خۆیانەدەن و خۆشمان تا ڕادێک چاولێکەری ئەەکەین بە کڕینی ئەو مەوادانەی ئەوان من لێرەوە داواکەم ئەو مەوادە حافیزانە نەکڕن ئەو هەموو بەرهەمە جوانە هەیە لێرە هەم ساغێ بێتەوە هەم زیاتر ئەو بەرهەمانە پڕفرۆش دەکرێت و هەروەها ئەم بەرهەمانەی خۆمان لە کوردستان ئەزانین چۆن دروست دەکرێ و خۆمان چاک ئەزانین تامەکانی دیارە فرێشە و هیچ سوودێکی هیچ زەرێکی نییە لەسەر تەندروستی ئەو ماوەدە حافیزانە بە شێوەیەکی گشتی زەرری هەیە لەسەر تەندروستی وەکو ئەبینین ئەڵێن قوتوویەکی قوپاو دەبێتە هۆکارێکی سەرەتان چونکە ئەو قوتووە ماوادێکی تایە کارلێکەکە لە ناوەوە و دەوەرێ و دەچێتە ناو ماوادەکەەوە و دەبێتە هۆی زۆری نەخۆشی